چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساغ هەوڵ دەدەین کە لە 30 شەوی ئەم مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا هەموو شەوێ ئاڵقەیەک پێشکەش بکەین. گومانی تێدانی ئینسان بە دووشتان گوناهبار دەبێت بەوە کە ئەرکە شەرعیەکان بچوێنێ یاخود قەدەغەکان بشکێنێ. مسلمان کەسێکە مسلمانان لە دەست و زمانی پارێزراو بن. ئینسان تا ناسینی بۆ خوا باشتر بێ ئیمان پێهێنانیشی چاکتر دەبێت و هەتا ئیمانی باشتر بێ خواناسیەکەشی زیاتر دەبێت. ئەی ئەوانێ بڕواتان هێناوە کەسێ سڵاوتان لێ دەکەن مەڵە تۆ بڕوادارنی ما دەخۆی بە مسلمان پێشان دەدا تۆ بە مسلمان مامەڵەی لەگەڵدا بکە. خوا سوبحانەوە تەعالا دەفەرمێ ئەمە ڕاستە شەقامی منە ڕاستە ڕێی منە شوێنی بکەون و شوێن ڕێچکەکان مەکەون ئەگەرنا لە ڕاستە شەقامی خوا دەترازێن. یا ئەیها الذین ئامنوا اذکروا الله ذکرا کەثیرا. ئەی ئەوانەی بڕواتان هێناوە بەیادکردنێکی زۆر یادی خوا بەیادکردنێکی زۆر یادی خوا.